ئەوڕۆ خۆشحاڵین کە بە ئامادەبوونی هەموو لایەنە پەیوەنددارەکان و نوێنەری وەزارەتی ناوخۆی حکوومەتی ئیتحادی لێرە نووسینگەی پاسپۆرتی سۆران دەکەینەوە کە پیرۆزبایی لە هەموو خەڵکی سۆران و هەر چوار قەزاکەی ئەو ناوچەیە دەکەین مێرگەسۆر و ڕەواندز و چۆمان لەگەڵ قەزای ناوەندی سۆران کە سوود لە خزمەتگوزاریەکانی ئەو نووسینگەیە وەردەگرن. ئەمڕۆ نۆبەرەی کردنەوەی یەکەم نووسینگەی پاسپۆرت دوای دروستکردنی کابینەی نوێ کە پێشتر ئێمە ڕامانگەیاندبوو چوار نووسینگەی پاسپۆرت دەکرێتەوە. ئەم نووسینگەیە دەکرێتەوە هیوادارم کە باشترین سوودی لێ ببیندرێت هاوڵاتیان هاوکار بن لەگەڵ نووسینگەوە دامەزراوەکانی حکوومەت لێرە لەگەڵ قایمەت و ناحیەکان بۆ ئەوەی بتوانن خزمەتگوزاریەکان وەکو پێویست پێشکەش بە هاوڵاتیە بەڕێزەکان بکەین. ئەمە نمونەی یەکەم و دووەم پاسپۆرتەکە لە نووسینگەی سۆران چاپکراون پیرۆزبایی لە خاوەنەکانیان دەکەین و ئێستا پێشکەشی خاوەنەکانیان دەکەین. دەمەوێت لێرەوە ڕابگەینم کە نووسینگەیەکی تری پاسپۆرتیش لە چەمچەماڵ دەکەینەوە و ئەو پەیامە بە خەڵکی چەمچەماڵ دەگەینین کە لە داهاتوویەکی نزیکدا نووسینگەی چەمچەماڵیش دەکرێتەوە بۆ پاسپۆرت. ئینشاڵڵا لە سۆرا لە کۆیە و لە زاخۆش ئەو نووسینگەیانە دەکرێنەوە لە ماوەیەکی نزیکدا بینای ئاکرێش حازر ببیتن لە دوای ئەوان دەکرێتەوە.